لێرە دەمەوێ پیرۆزبایی لە خەڵکی کوردستان بکەم بە بۆنەی سەرکەوتنی هەڵبژاردن. ئەم سەرکەوتنی خەڵکی کوردستان بووە و لەوانەیە بیرروبووچوونی جیاواز هەبێت و هەر لایەنێکی سیاسی لە ڕوانگەی خۆی هەڵسەنگاندن بۆ هەڵبژاردنەکان بکە بە خۆشی و ناخۆشیەکانیەوە بە هەموو ئەو پرۆسەیە کە ئەنجام درا. مهم بە پێوەری چاودێرەکان وڵاتانی کە لێرە بوون بە هەڵبژاردنێکی سەرکەوتوو تەماشایان کردووە کە ئەمەش دەستکەوتێکە بۆ خەڵکی کوردستان و سەرکەوتنی پرۆسەی دیموکراسی. لەوانەیە تەوەقعات هەبوو بێت کە بە جۆرێکی تر ئەنجامەکان لێکدانەوەیان بۆ بکرێیان خوا نەخواستە ڕوبەڕووبوونەوە ببێت، بەڵام ئەو کەشە ئارامەی کە هەڵبژاردنی تێدا ئەنجام درا ئەمە نیشانەی پێگەیشتنی ئاستی خەڵکی کوردستانە لە پرۆسەیەکی وا سەرەڕای بیرروبووچوونە جیاوازەکانیش، بەڵام ڕێزگرتن لە بنەماکانی دیموکراسی ئەمە گەورەترین سەرکەوتنە بۆ خەڵکی کوردستان. بۆیە من دەمەوێت پیرۆزبایی لە هەموو خەڵکی کوردستان بکەم. بەڵام ئەمە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە کە ئێمە هێشتا تاکو و پێکهاتنی حکوومەتی داهاتوو ئەرکێکی خزمەتگوزاریمان لەسەرشانە کە بەردەوام بین بۆ ڕاپەڕاندنی ئەو ئیشوکارانەی کە هەن. بۆیە من نامەوێت بچمە ناو وردەکاریەکان یانیش دەربڕینی بیرروبووچوونی سیاسی و چۆنیەتی پێکێنانی حکوومەت و چ دەبێت چ نەبێت. ئەمە بە لایەنی سیاسی هەن و شاندی سیاسی لە هەر لایەنەکان گفتوگۆی لەسەر دەکەن. ئێمە زیاتر تەرکیز لەسەر کارنامەی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران دەکەین. هەندێک شتەیە ئەرکە پێویستە ئێمە بەردەوام بین لە ڕاپەڕاندنی ئەو ئەرکانە کە بە ئەمانەتەوە لەسەرشانی هەمومانە و جارێکی تریش بەخێراتنی هەموو لایەکتان دەکەم و سوپاس. ئەگەر کەسێکی شتان کا قوڵاتە ناوبێت کەسێکی تر قسەیەکی هەبی ئەیدا مادام وایە من داوا لە کاکاماش دەکەم بە کارنامەی کۆبوونەوەکە بخوێنیتەوە فەرموو.